ئەو گۆرانیا شعرەکەی خۆمە بۆ جاری یەکەم دەڵێم ئاوازەکەشی فۆلکلۆرە پێشکەشە بە کاک مەولود گەڵامی و کاک محمەد گەڵامی خۆشەویست هیوادارم بەڵیان بێت. وەکەچی کوردی قارەمان لە شنگار و جیازاگرۆز و
بازرسانی چەند خۆشەویستی دەنام بازرسانی چەند خۆشەویستی دەنام بەس بە بەردا گوڵی واکوانەکە ئارەزووی چینەما خۆشی و لەزاتەیە لە دنیای